بینەران ویسەرانی خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر خۆشەویستان وە جارێک تریش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بەیەک دەگەینەوە هیوادارین هەڵلقەیەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. بەڕێزان هەڵلقەیەم جارە تەرخانەکەین بۆ دیوەکەی تری کۆڕۆنا. زۆرمان باسی ئەم دیوی کرد و زۆر جۆمان لە خەڵک گرت، بەڵام ئەو دیوی هەتا ئێستا وەکو پێویست بیرمان لێ نەکردوێتەوە. خوێندنەوەیەکی فەلسەفی مەنتقی زانستیمان بۆ نەکردووە. ئێمە ئەوەی کە هەتاوەکو ئێستا باسەکەین کۆڕۆنا نەخۆشیەکە، پەتایەکی مەترسیدارە، بەڵایەکە، ئەمەیە ئازیزانمان لە دەستەیەین، ئەبێتە هۆی ئەوەی خەڵک بێ ئیش بێ، جوڵەی بازرگانی قەیرانی ئابووری دروست کردووە، جوڵەی بازرگانی وەکو جاران هەتا دوای. بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی سەرتاسەری لێکی بینەوە وەکو دیاردەیەکی گردردونی ڕێژەیی، چونکە هیچ شتێکمان نییە هەرچی دیاردەی تەبیعی بێ، دیاردەی مرۆڤایەتی بێ، ئەم دیاردە کۆمەڵایەتیان نەبن، ئەمەی تەندروستی بێ، نەخۆشی بێ، ڕێژەیە. یعنی چی ڕێژەیە؟ یعنی لە شوێنێ بۆ شوێنێکی تر، لە حاڵەتێ بۆ حاڵەتێکی تر، لە چین و توێژێ بۆ چین و توێژێکی تر، لە کەسێ بۆ کەسێکی ترە گۆڕێ. لەوانەیە ئەوانەی کە معمەلێکیان هەبوو معمەلەکەیان داخست، بەڵام معمەلی چی؟ ئەو معمەلەی کە عیلاقەی بە بەڵام بەرەمهێنانی بازرگانیەوە هەبێ، بەڵام هەزار معمەلی تر ئیشەکەیان نەوەستا کە خەریکی دروستکردنی با بڵێن مەوادی پاک و خاوێنی بوون، دەرمان بوون، کەواتە هەموو کە زەرەرمەند نەبووە. بۆ هەندێک کەس ئەم کۆڕۆنایە بووە بمایە ئەوەی ئەوەی تر دەوڵەمەند بێ، ملیاردێرەکان هەندێکیان زیاتر بن، بازرگانیەکان زیاتر بێ، کەواتە ئێمە نابێ بەو شێوە سەیریکەین هەموو کەسێ لی زەرەرمەند بووە. ئەمە بە شێوەیەکی ڕێژەی هیچ دیاردەیەکیش نییە بە ڕێزان هەمووی خراپ بێ. یانیسان کە نەخۆشەکەوێ دوایی کە ساغە بێتەوە چاگە بێتەوە زانی چ لەزەت و تام و چێژە لەو لە ساقی وەرەگرێ، بەڵام پێشەوە هیچ لەزەتمان لێوە ناگرت، هیچ قیمەتێکیمان نازانی. لە ژیانە بە ڕێزان دائیمەن ئێمە بە پێچەوانی شتەکانەوە قیمەتی شتە باشەکان نەزانانی، یان نەبێت لایەنە ڕەشەکەی هەبێ ئینجا لایەنە سپیەکە ئێمە چوزانی سپی چییە؟ ئەگەر لایەنی ڕەش نەبێت بەراود یەکەین بە ڕەش. چۆن نەزانین لەش ساغیمان بە بەهایە قیمەتی هەیە ئەبێ نەخۆشی هەبێت. ئەمە ژیانە بەڕێزم. طبعاً با ئێمە نمونەیە بێنینەوە کاڵین ئەم گۆی زەویە، ئەم گردونە بەرفراوانە کە گۆی زەوی ئێمە خاڵێکی بچووکەتیایە بێخاوەن نییە بە ڕێزان، بێ ساحێب نییە. بەڵام مرۆڤ ئێمە ئەوەندە دەست درێژیمان کردە سەر سروشت، سەر تەبیعات، خەریکە لە فطرەت و لە یاسا سروشتەکەی خۆی دەریەکەین. بۆیە ئەم کۆڕۆنایە و نەخۆشیەکانی پێشتر و لە داهاتووشان نەخۆشی تروێ وەکو زلە لێدانێک وایە، وەکو جۆڕاکێشانێک وایە، وەکو بە ئاگادارکردنەوەیکی مرۆڤایەتی بێ. اینجا ئایا پەندی لێ وەرەگرین؟ بۆ نمونە بە ڕێزان لە ماڵەوە تۆ مناڵێکە هەیە یاری بۆ کڕی بۆ یاری پێ بکە، تۆ گەر یاریەکان بشکێنی لێ قبوڵەکەی، خواردنی بۆ کڕی بۆەوەی خواردنەکە بخوا بۆ تەندروستی، ئەگەر خواردنەکە فڕێبات و پیسی بکا و بیڕێژێ لێ قبوڵەکەی، میوەی بۆ کڕی بۆی بیخوا بۆ ئەوەی جسمی گەشە بکە، ئەگەر میوەکە فڕێ باوتێ هەڵڵاو بیا بە دیوارە و یاری پێ بکە لێ قبوڵەکەی، بێگومان نەوەکو باوکی وەکو دایکە لێ قبوڵ ناکەی. ئامۆژگاریەکەی نەسیحەتێکی بە ئاگایی تۆ گوێی ڕاکێشی زلێکی ناچارەبی. بەڕێزان ئەم گۆی زەویەش ئەم زەمینە ئێمە لێی خاوەنی هەیە. ئێمەی مرۆڤی ژووک و مناڵەکان تێکمان ناوە. ئەزانی چەند پیسمان کردووە دوای هەندێک سڵایتی پیشانتیانێن بەس کە سەیرەکەین مسوڵکمان پیا بە ڕێزان. ئێستا مانگی دەستکرد ئەو مانگانی کە لە ئاسمان دەستکرد وێنەکانی گرتووە سەر وڵاتێکی وەکو سین کە هەمووی کارگە و معمەلە. بزانن لە ماوەی 2 مانگە چەند پاک بۆتەوە لەبەرەوە ئەم هەموو معمەلە وەستا لە تاوە، ئەم هەموو گەشتە ئاسمانی وەستا، ئەم هەموو پاپۆڕە وەستا، ئەم هەموو سیاری نەقڵە وەستا. ئەزانی ژینگە چەند پاک بۆتەوە لەم ماوەی 6 مانگەیە. کەواتە ئەمە پێمانەڵێ کە ئێمە خەریکە بەدەستی خۆمان ئەم لانکەمان ژیانمانە ماڵەکەمانە تێکین. بۆیە ئەم کۆڕۆنایە جۆڕاکێشانێکە بە ئاگاهێنانەوەیەکمانە کە ئێمە لە هەڵەیین، کە ئێمە لە ڕێچکەی ئاسایی خۆی لە یاساکانی ژیان دەرچوین. بەڕێزان چۆن جسمی ئێمە جیهازی مەناعەمان هەیە کە ئەم ڤایرۆسە یار ڤایرۆسێکی تر دەچێتە ناو لەشمانەوە ئەو هەموو
ملیۆنان خڕۆکەی سپیە پەلاماریە ئەم جیازی لەمفاوی غودەکان و هەموو پەلاماریە ئەمان پارێزێ ئەم گۆی زەویەش جیهازی مەناعی خۆی هەیە یەکێ لەوانە ئەم نەخۆشیە بە ئاگاهێنانەوەمانە بەڕێزان گوێڕاکێشانمانە کەواتە ئەبێ ئێستا ئێمە وەکو مرۆڤایەتی تەبەن لەسەرەوە لەو سیاسیەکان لەم وڵاتانی سەرمایەداری تەندروستی جیهانی WHO هەموو ئەبێ بە ئاگا بێتەوە تەبەنم کۆڕۆنایە بۆ زانیاری بەڕێستان خەریکە وردە گڕوتینەکەی جارانی نامێنە ئێستا هەواڵەکان بەو شێوەیە زۆربەی خەبیرەکان شارەزاکانی بواری بایۆلۆژیا بواری ڤایرۆس و ئەم نەخۆشیانە ئەڵێن ئەگەر سەرەتا ئەم ڤایرۆسی کۆڕۆنایە وەکو شێر و پڵنگێکی دڕندەوا بوو هەر کەسێکی ئەگەر ئەیا بە عەرزە ئێستا وەکو پشیلە کێوێکی لێ هاتو خەریک و ڕێوێکی لێ ملی خۆی هەڵەگرێ و ئەو زەرەرە و ترسەی نەماوە جاران کە لە ئیتالیا ئەم هەموو خەڵکە ئەمر ئێستا ڕێژەکەی کەم بۆتەوە سین ئەوە هەر زۆر کەم بۆتەوە زۆر کەم بۆتەوە بۆ ئیتر جسمی ئینسان لەگەڵی ئایا طبیعەت ئیتر ئەوە نەبوو بە ئاگای هێناینەوانی و تەواو وەکو مناڵەکەی هەڕەشەیەکی لێکە جۆ ڕاکێشایتر تۆزێ بە ئاگا هاتەوانی وازی لێنی لەوانێ ئەمەش ئەم کەونە ئەم طبیعەتە ئیتر هەندێکی گەڕێنەوە بۆ دین بۆ خوا هەندێکی گەڕێنەوە بۆ سروش هەندێکی گەڕێنەوە بۆ تووڕەبوونی زەوی بە ئاگای هێناینەوە بەڕێزان بۆیە ئێمە باسی با دیوە باشەکەشی بکەین یەکێ لەوە بەڕێزان ئێستا زۆر کەسەیە احتیمام بە لەش ساغی خۆی ئەیە ئەوانەی کە نەخۆش کەوتون نزیکەی چەند ملیۆن نەخۆش کەوتو بەم ڤایرۆسە ئێستا چاک بۆ ئێستا قیمەتی لەش ساغی خۆی ئەزانێ ئێستا ئەزانێت کە جەستەمان ساغە سەحەتمان باشە چەند نعمەتێکی باشە کە نەخۆشەکەوین چەند ئەکەوینە ترس و دڵە ڕاوکێوە چەند هاوارەکەینە پاڕێنەوە چەند هەوڵێن بەزەوەی بگەڕێنەوە حاڵەتی یاسایی خۆمان ئەی بەگاڵتە و تویانە تەندروستی سەحەت لەش ساغی وەکو تاجێک وایە لەسەر سەری لەش ساغەکان هەیە نەخۆشەکان نەیبینن لەش ساغ نایبینە کەواتەم کۆڕۆنایە ئەوانەی کە توش بوون ئەوانەی ئێمەش چەندێکمان کە تۆقیتی هەندێکشمان کە خۆمانە پاراست ئێستاش خۆمانە پارێزی نەبێ بەردەوامی لەسەر خۆپارێزن بۆی توش نەبین ئەگەر ئەم نەخۆشیە بەم شێوە نەهاتایە و ئەم کە لە بیدایەتە ئەم هەموو ئازیزەی لەگەڵ خۆی نەبردایە بێگومان ئەم ترسە لە دڵی مرۆڤ دروست نابوو بەڕێزان ئەم مراجعەیە ئەم چاوپێخشانەوەیەک بە تەندروستیمان ناکرا کەواتە یەکێک لە نیعمەتەکانیم کۆڕۆنایە وای لێکردین کە قیمەتی لەش ساغیمان بزانین سەر زۆر هەیە لەشی ساغە بەڕێزان مەس قیمەتی نازانێ هەر دوای شەهەوات و غەریزەکانی کەوتووە هەر خەریکی پارەکۆکردنەوەیە هەر خەریکی کات بەسەد بەشتی بێمەعناوە بەڵام کەم نەخۆشیەکە هات بە ئاگا هاتەوانێ ئێسامە یەکێکە لەوانەیە بێ پند و عیبرەتی لێوەرگین ڕزان زۆر جار نییە طبیعەت چاومان لێ سوورەکاتەوە بەخوا یاسای خۆی هەیە ناڵێ لەو یاسایە دەرچین تا ماوەیە ڕێمان پێ بەس ئێستا گەشتە قەراغی خەرەسێنان چۆن خاوەنەکەی بێدەنگە بێ ئەم ژینگەیە ئەم زەمینە جوانە ئەم هەموو سروشتە طبیعەتە ئێمە تێکی بین یەکتر بەڕزانەوەی کۆڕۆنا لەگەڵ خۆی هێنای لای زۆربەی ئەوانەی کە تووشی کۆڕۆنا بوون تام و چێژ و بۆنیان نامە لەوانەیە جاران پێشەوەی تووشی کۆڕۆناکە بوو بوون ئەم هەموو میوەیان نەخوارد ئەم هەموو شتە بە تامە هەموو نیعمەتی خواییان نەخوارد هیچ قیمەتێکیان نازانی بەڵام کە دوای ئەوەی تووشی نەخۆشیەکە بوون چا ئەخۆن تامی نییە پسکیتە خۆن تامی نییە پرتەقاڵە خۆن تامی نییە سێوە خۆن تامی نییە گۆشتی قەلە خۆن هەرچێکە تامی نییە ئێستا کە بۆیان هاتە وەکو تازە لە دایک بوو بێتن بەڕێزان بڕۆ پرسیان لەوانە بکە کە لە کۆڕۆناکە چابوونەتەوە بڵێ ئێستا تام و چێژی خواردن چییە ئەرشتی وام نبینیوە خۆشتر بۆ لە لام خواردن اینجا قیمەتەکەی ئەزانی قیمەتی ئەو دوو هەستەوەرە ئەزانین هەستەوەری بۆنکردن هەستەوەری تامکردن کە لە لوت و لە زمانایە بەڕێزان اینجا وەرە تۆ باسی هەموو ئەندامەکانی تری لەشکە یعنی بزانێمە چەند شتی جوانمان هەیە لە ژیانە بەڵام نایبینین بەڵام هەستی پێ ناکەین بەسەر ڕۆی و بە ملهوڕی خۆمان هەموویمان پێشێل کردووە هیچ قیمەتێکی نازانین بەڵام ئێستا دوای ئەوەی کە هەستمان کرد طبعا ئینسان بمرێوانی نامێنێ بەس ئێمە نیۆمردوو بووین بەم نەخۆشیە ئەو دوو حاسەیەمان لە دەستدا بەڵام دوای ئەوە گەڕایەوەمان ئەزانی وەکووا تۆ کەسێکی ئازیزە لە دەستداوە لە پڕ ئەی دۆزیتەوە چیشتی نرخ و گرانبەها هەیە لە ژیان تا زێڕە چی هەر شتێکە سیارەیە خانووە بڕوا لە دەستیەوە لە پڕ بێتەوە ئەزانی چه قیمەتێکی هەیە چ لەزەتێکی هەیە چ تام و چێژێکە یا بە ژیان ئەمە دیوەکەی تریە و نعمەتی بەڕێزان کۆڕۆنایە با ئێمە هەر لەعنەتی لێ نەکەین بە ئاگای هێناینەوە
دیوێکی تری بەڕزانێمە کە نەخۆشەکەینە هەبزانە خزم و کەس چەند بەپەرۆشن بۆمان تەنانەوەی قسەشی لەگەڵ ناکردیە ساڵی نەوەک بمرێ زەمویدم محاسەبەم کە ئاش دەبێتەوە لەگەڵ تا کۆمنتێکی بۆ ئەنووسێ تەلەفۆنێکی بۆەکە هەواڵێکی دەپرسێ کەواتە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیشی تونند و تۆڵ کرد پێشم نەخۆشیەوەمان یاتبوو کە زاگای لە کەس نەمابوو دایک و باوکمان بیرچوو بۆ خوش و برامان بیرچوو بۆ هەر ڕاکە خەریکی پیاکردن و هەشمانە هیوایە زۆری شێ بەڕەزان بەسەد چاوی تێر نابووە بێ خۆڵ تێری کات بەڵام ئەمە بە ئاگاهێنانەوەیەکە ئەمە وەکوتمان جۆر ڕاکێشانەیەکە ئەمە چڕنووقێکی سروشتە ئەبێ بە ئاگا بێنەوانێ کەواتە ئەمانە هەمووی پێمانەڵێ تۆ ئەم هەموو شتە جوانە و هەیە نایبینی بەڕێزانە هەموو کاتە زۆرەمانە بوو نەمانزان چی لێ بکەین کە کەرنتینە کراینە و 2 مانگە چی شتە بوو بەس تۆزێ بچینە دەرەوە توخوا بە زۆک و جارانی لێبێ بە بچینەوە نا هاوڕەکانمان بچینەوە بۆ شاخ و دەستە بچینەوە بۆ چاخانە و گازینەوەکان بچینەوە بۆ زانکۆ بچینە بە بەڕێزانەوە ئێستا ئەوەیە بۆ ماڕوو نەکاتەوە یەکتر لەلایەنە باشەکانی کۆڕۆنا ئەوەیە کە لوودبەرزی ئینسانی هێنایە خوارەوەتی تۆ چیت مرۆڤ وڵاتی سەرمایەداری وڵاتە زلهێزەکان بەم چەکی ئەتۆمیەوە ئەناڵ شانازیانە کرد تعدایان لە هەموو بەشەریەتە کرد چ وڵاتێکیان بۆیان ترسان ویان تۆقان و دەگیان ئێستا شتێک کە بە چاو نابینرێ ئەوەندە بچووکە بزانە گەورەترین ساڕوغیشی بەرامبەرەکە گەورەترین وڵاتی سەرمایەداریشی بەرامبەرەکە ئێوتی مرۆڤ تۆ چی وەرەوە حەجمەکەی خۆت تۆ چی مرۆڤ کە تۆ بە بچووکترین شت لە ناوچی ئەم شانازێ لە چووە مڕاجعەیەکی خۆ بکەرەوە تۆ خۆراکی ئەو زەویەی بەڕزان وەڵڵاهی هەموو ئەم ڕووداوانەی ژیان ڕاستە ئازیزمانە بە چونکە هەموو شتێک زەریبەی خۆی هەیە باجی خۆی هەیە بەڵام ئەگەر بە دیوەتکەیترە زانا و عاقڵەکانمان ڕۆشنبیرەکانمان کەسانی تر خەڵکەکە بە ئاگا بێنەوە بڵێ کاکە گیان ئەمە ئەوەیە ئەم جۆ ڕاکێشانە بە ئاگامان هێنایە وازمان لوتمان بەرز خەڵکە ڕۆی سەیری ئاسمانیە کرد سەیری خوار خۆی ناکرد ئێستا بۆی ڕوونکردینەوە ئەها بزانین ئینسان چەند زەعیفە بەڕێزان نەتام لە خواردن ناتوانێ بجوڵێ نە حرەکەیەکی پێکرد ناتوانێ هەناسە بە ئەمە نیعمەتی یەسا و هەناسەدانە ئەو هەوا بەلاشە ئەو ئۆکسجینە تۆ یەک دووسێ دەقەلێ بکەن و 2 دقە ئینسانە توانێت بەبێ ئۆکسجین بژی دوایەوە زۆربەی خانەکانی مێشکێمرێ باشە تۆ سەیریکە ئەم خوای گەورەی ئەم هەموو هەوای یاوی تێ بە بەلاش بەکەیفی خۆڵەمژی دەوەرێ سامی پیسەکەی من مەجموعی سلاید مایە بەڕێزان پیشانتیان هێن بزانە ژینگەمان چەند پیس کردووە یەشتر لەلایەنە پۆزتیفەکانی ئەوەیە هەرچی دام و دەستگای تەندروستی هەیە زەعیف و لاوازن لە بەردەم کۆڕۆنایە ڕێکخراوی تەندروستی جیهانی کە بەرپرسە لە تەندروستی هەموو جیهان هەر ڕۆژی تەسریحەکە ناسەری لێ تێک شۆ ڕۆژەڵێ دەمامک مشکلە نییە نەیبەستین ئیلاوانەی نەخۆش ڕۆژەڵێ نابی بەسە ڕۆژەڵێ بە گەرمان نامێنێ ڕۆژەڵێ ناهەر ئەمێنێ ڕۆژێڵە 2 مترە ڕۆژەڵە مەتەیە ڕۆژ خۆشی سەری لێ تێک شۆ خۆشی نازانێت ئەمە یعنی چی ئەمە مانای وایە ئێمە چەند ئێستا شانازیەکەین بەم شارستانیەتەی لە سەدەی 21 مرۆڤایەتی پێی گەیشتووە بەم تەکنەلۆجیایە بەڵام لە بەرامبەر بچووکترین بوونەوەرە کە بە چاوی اعتیادی نابینرێ هەمووی دەستەمۆ بووە ئەمە عیبرەتێکی ترەتی ئەبێ ئێستا تەندروستی جیهانی مڕاجعە بکاتەوە زاناکان دکتۆرەکان پزیشکەکان ئەمەگەی لوت بەرز نەبن گەشوونیتە هەموو شتێ ئێستا سەدان دەردیتر بەڕێزان ئەوە ئێمە مردوویەوە زیینگو دوای کۆڕۆنا ئەوە پیسبوونی ژینگەیە ئەوە پیسی ئەم هەموو گازە ژەهراویانەیە دووکەڵە پیسیە بەسەر ئاسمانی فەڕەنساوە دوای 3 مانگ بزانە سەیریکە ئەوەی ئەو لایەن بە چەند پاک بۆتەوە مانگی دەستکرد ئەمە شوێنێکی وەکو فەڕەنسا کە وەکو سین نییە بزانە ئاسمان چەند پاک بۆتەوە بەڕێزان اینجا لە دوای باسێکم بزانە بەس بە پیسبوونی ژینگە چەند ملیۆن بەشەر ئەمرێت ئەمە ئەحسایی لایەنی پەیوەندیدارە ئێستا ئەو مردنە هەمووی نەماوە ئەم کۆڕۆنایە نیوەی پیسبوونی ژینگەکە کە ئێستا بۆی پاکردن خەڵک ناکوژێ ئەمە ئاسمانی چینە بەڕێزان ئەمە مانگی دەستگیر گرتوێتی ئەمەی ئەم لە مانگی یەکە سەیری کە ئەمەی تریان تقریبان 2 مانگ دوای ئەوەیە مانگی 2 کۆتایی مانگی 2 بزانە چەند پاک بۆتەوە بەڕێزان بۆچی پاک بۆتەوە ئەمە نەما بەڕێزان ئەم کۆڕۆنایە وای لێکردنە مەعمەلانە هەمووی دابخرێ دەتۆ سەیری کە لە یەکێ وایە ئەمە لە ناو تەیارەوە سەیری هەورەکات لە ژێریا بەڕێزان ئەمە هەمووی ژەهرە لەو ئاسمانەیە خۆ ئەو
لەوانەی بڵێوە سینە من پەیوەندیم چیە چۆن پەیوەندی ونێ دنیا بۆ بە گوندێکی بچوو بەڕێزان ئەو میوەی لەوێ ئەکرێت ئەم هەموو دووکەڵ و پیسیا چێتە سەری ئەوەی لە یەکێ لە بەرنامەکانە باسی ئەوەی کرد باسی گوندێکی کرد با ناوەکەی نەڵێن کە لەلای ئەو معمەلی چیمەنتوانەی خۆمانە وتی شووتیان کرد و شووتەکەی ساوەکو باگردێنی لێ هاتبوو ئەوەندە چیمەنتۆکە لە سەری نیشتە بوو اینجا شووتەکەی داپۆشی بوو ئۆتۆماتیکیان لە جاتی بێ بە شووتی باگردێن ئەو میوەی بۆمانێ بەڕێزان بەو ژەهرەیە بەوە ئاو دراوە ئەوەی لەسەر نیشتۆتەوە بەڕێزان ئەو کەلوپەلەی لە سینەوە ئێستا سێ بەشی شتەکانمان سینیە هەمووی ئەوە بەوە بەرهەم هاتووە هەمووی ئەوەی لێ نیشتووە چۆن بۆ تۆ نایەت چۆن من و تۆ ئەم هەموو نەخۆشی ئۆتیزمێ ئێستا بۆ زای کردەوە ئەم هەمووشی سەرەتانە بۆ زای بۆ جاران هەموو دەردە نەبوو ئەنواع شت پێیا بووە بەڕێزانەوەیە ئەمانە وەستاوە بۆیە ئاسمانی سین پابۆتەوە ئاسمانی سینی چیم هەر ئاسمانی من و تۆیە یەک هەمومان لەسەر ئەم گۆی زەویاژین بەڕێزان ئەمانە داخراوە تەمەن چەند ئیتیفاقیە کرا بەڕێزان ڕێککەوتن کرا بۆ پارێزگاریکردن لە ژینگە حیمایی بیئە بۆ پاکردن لە ژینگە هەر ڕێک نەکەوتن وڵاتە سەرمایهدارە وەیکێکی کوسینەوەکو ئەمریکایە معمەلەکانی ناوەستێنە چونکە تەم ئەوەی سەرمایهداری مرۆڤەکان مهم نین بەلایەنەوە تەندروستی ئینسان مهم نییە بەڵام ئەمانە ئێستا هەمووی بەهۆی کۆڕۆنا وەستان بەڕێزان یەکتر لە باشیەکانی بەڕێزان فێری پاک و خاوێنی زیاتر کردین دەکەی پیس و چەپەڵ بووین باقەت ڕاستە کەسانێکە بوون لەوانەیە پاک و خاوێنی بەڵام خەڵکێکی زۆر هەبوو لەوانەی لە ڕۆژێکە جاری دەستی ناشت دەموچاوی ناشت بەڵام ئێستا ئەم کۆڕۆنای وای لێکردین هەر 2 سەعات جارێ دەستمان بشۆین تەبەن هەر شتێکیش لە دەروونزانیە بەڕێزە هەر ڕەفتارێ زۆر دووبارە بێتەوە دوایە بە بەخوو ئێستا دەشتن و دەموچاوشتن لێمان بۆ بەخوو ئەوانەی کە جاران نەیبوو ئەوەی ئێستا وەکو خوێکی لێ هاتووە تەبەن ئەمە ژێکێکە لە نیعمەتەکان من تەکیدم لە دوای کۆڕۆناش هەر بە هەمان شێوە مێنێتەوانێ ئەگەر تۆزێک کەمیشکە بەڵام هەر پاک و خاوێنی ترسێکمانە بێت چونکە ترسین کۆڕۆناکە بگەڕێتەوە ترسین یەکێکی تر وەکو کۆڕۆنا پیا بێت یەکتر بەڕێزان لە نیعمەتەکانی کۆڕۆنا خێزانی گەڕانەوە بۆ تەبیعەتی جارانی خۆی وای لێ هاتبوو خاستن لای ئێمە کەمتر هێشتا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بڕواو هەبێ ئێمە کەسانی نزیکمان لەو ئەمریکا و لە وڵاتان نەبوون وێش خزم و کەستان هەیە ئەیگو لە وڵاتانە وای لێ هاتەبوو ژن و پیا و چاوشارکیان لەگەڵ یەکتریە کردیانی پێمان سێویان چی چاوشارکە وەکو ژنەکە لە ئیشە پیاوەکە هاتۆنانی خواردۆ ماندووە خەوتووە ژنەکە لە ئیژێتەوە پیاوەکەی خەوتووە ئەمی ژنانەکە خۆی سرعەتەکە ئەخەوێ پیاوەکە کە هەڵەسێ ژنەکەی خەوتووە ئەڕوا یەکتری نابینن چونکە هەر ڕاکە زەریبە بە ئەوە بە ئەم هەموو پارە زۆرە هاتوۆتە سەرمان ئەم هەموو بۆی تەکنەلۆجیامە وای لێ هاتبوو ئینسان لەزەتی لە ژیان نابینی خێزانی خۆی نابینی مناڵەکانی نابینی تەنانەت دەو پەتایە گەی بۆ کوردستان و عێراقیش وامەلیات و دایک و باوکە خەریکی ئیشکردن بوون لە دەرەوە باوکە فەرمانبەرە تا سەعات دوو هاتەوە سەعاتێ لە ماڵ و نانی خۆی سەعات دەڕۆیەوە دەوامێکی تریە کرد ئێستام کۆڕۆنای بە ناچاری خۆی مەفروزە ئێمە ئینسان پلانمان هەبێ هەم بەشی خێزان و مناڵەکانیشمان بین هەم بەشی ئیشکردنیش بین هاوسەنگی ڕاگری نابێ بچینە دەرەوە پارە پیاکەین لەسەر حسابی مناڵەکانمان ئێمە دێن دایک و باوکاتۆ مناڵەکان تووشی لادان و سەرڕۆیی بووە ئەڵێن کاگەڵ وڵات کاسبیان بۆکەم کاسبیی بام شارە هەمووی تۆ بێ کە مناڵەکە و تووشی لادان و سەرڕۆیی بچ قیمەتی کەم پارە بۆ چییە غێر بۆ خزمەتی مناڵەکان تۆ مناڵەکە فەوتا کاکە من دەیان نمونەم بۆ باس کردون کە مناڵ لە خۆشەویستی بێبەش بووە کەواتە ئەم کۆڕۆنا هیچ نەبێ وای لێکردین بگەڕێنێ ناو خێزانەکانمان تامی باوشی گەرمی خێزان بزانین جۆ لە مناڵەکانمان بگرین جۆ لە کوڕکچە هەرزەکارەکانمان بگرین ئەمە ژێشتی لە باشەکانە تێمە نبینین بەڕێزان وای لات و خەسەن لە ئەوروپا کەسانی بە ساڵاتیان هەر بەڕڵا کرد لیان ناپرسێەوە لای خۆشمان وای لات بوو هەندێک کەس دایک و باوکی لە ماڵەوە ئێمە ناڵین دەری کردووە لەوانی بارودۆخەکەی وا بێ بۆ نمونە بێتە خانەی بە ساڵات چوان لەوانی بارودۆخی خۆی هەبێ ئێمە ناتوانین حکوم بین بەڵام بەرحاڵ خەریب و ڕێز کەسانی بە ساڵات چوومان لە لاکەم بێتەوە بەڵام ئەم کۆڕۆنایە وای کرد بە ڕێزان تەنان لە ئەوروپاش لە ئەمریکاش لە وڵاتە ڕۆژئاوایانەش مەوجەیە پێیا بوو لە خەسەخانەکانە کۆمەڵێک گەنج احتیمامیان بە ساڵاتچۆکانەیە خزمەتیانەکردن لە ناوماڵە زیاتر خزمەتیانەکردن احتیمامیان پێیان ئەیان پارستن چونکە بۆ یەڵەگەن مەناعی ئەوان کەمترە توش ببن تۆزێ زەحمەتە کەواتە یەکیتر لەوەیە بەێمەیوت ئەوە باو باپیرانتانە ئەوە گەورەکانی ئێوەن ئەوە سەرچاوی حکمەتن لیان بێزار مەبن ئەمە پێشتر ئەوان گەنج بوون ئێوە نەتانەتوانی ئیشکەن ئەم کۆمەڵگای مرۆڤایەتێک کە ئێستا گەشتووەتە ئێرە ئێمە لەسەر شانی ئەوانەوە بەرز دیارین هەمووی بەرهەمی ڕنج و ماندووبوونی ئەوانە نابێ لە بیرمان بچێتەوە کەواتام کۆڕۆناییشێک لەوانە ڕێز و حرمەتەکەی گەڕانەوە بۆ ساڵات چوان بڕواتان هەبێ ئەوە توێژینەوە هەیە من چەند توێژینەوە کۆرێتەوە کە ئێستا ڕاستەی زۆر لە ئەندامانی خێزان لە وڵاتانی ئەوروپا باسەکەم
کە لەوێ وای لاتوەر کەسە بۆ خۆیژە ئێستا گەڕێنەوە بۆ ناو خێزان و احتیمام بە کەسانی بە ساڵە چویانێن. یەکتر لە باشەکانی ئەوەی بەڕێزان زۆر شوێنی کە پێویست نەبوو بەڵام کەمالیات و تەرفیه و سەرڕۆیی مرۆڤ ئەمەی پێڵێن نادی شەوانە، شوێنی قومارکردن، شوێنی کات بەسەربردن، زۆربەی ئەوانە لە وڵاتانی ئەوروپا داخران، لای خۆشمان داخران. بەڕێزانەوانە زانی هەزارها کەسی تووشی لادان و سەرڕۆیە کرد، تووشی انحرافە کرد، تووشی لە فرۆشیە کرد، تووشی هەزار نەخۆشی سێکسی و جنسیە کرد. ئێسام کۆرۆنایوانی لە کۆڵ کردینەوە ڕاستە لێ دەندێ ئاجمان بە، بەڵام ئەمە هەمووی پێمانەڵێ ئەمانە کارەساتە. ئەی ئەگەر باشە بۆ داتان خست ئەم هەموو ملیار دۆلارەت سەرفەکەن، لا ئێمەش خۆی وای لێهاتبوو گۆرانی بێژێکی عەرەبیانە هێنا خەڵکە چوو بە 200 دلار 300 دلار. ئێستا وەزعەکەمان ئاوای لێ هاتۆ لەم بێموچەین جا قیمەتی پارەکە ئازانین. وای لێ هاتوو ڕقەمی مۆبایلیان بە 2 دەفتەر و 3 دەفتەرە کڕی، ڕقەمێکی سیارە نەزم بە 4 دەفتەرە کڕی، یاری بە پارەیانە کرد، خان و عیبی نەبوو تێکیانە. ئێستا ئەمە هیچی بیر نەخست بێتین بەڕزان پێی وتین ئەمە نەوتە ئەمە سەرمایەکەی بەدەستێوەنا کە شانازی پێوەکەن ئەوە نەوت نامێنە فەرموو. هەر جارێ ئەگەر ئێستا نرخەکەی دابەزیوە شتێک هەرەکە وای لێ نەوت هەر نامێنە، کەواتە بۆ هەموو حکوومەتەکان بە حکوومەت هێرمی کوردستانێکەوە جۆڕاکێشانێکە کەواتە هەموو بندیوارانە حەلیشان بۆ بدەزەرە فەرمو توشبی بەدەستیانەوە، خەڵکەکە بگەڕێنەرەوانێ بۆ گوندەکانیان، وەرە گرنگی بە پیشەسازی بە، وەرە گرنگی بە کشت و کاڵ بە. ئێستا لەم کاتەیە چونکە مەعمەلمان نەبوو، ژێرخانی ئابووریمان نەبوو، فەرموو ئەو هەموو جوتیارەمان ئەم هەموو تەماتێ ئەم هەموو ڕستقەیەوە تا کاتە ناو خۆڵەکەوانی بە دیاریەوە گریا. ئێ باشە ئەگەر ئێمە مەعمەلمان هەبووە ئەم تەماتانەمان بۆ فڕەیە کۆ مەعمەلەکەی حەریت هینی قوتووی تەماتە ئەی بۆ مەعمەلانە داخرا بۆ لەبەرەوەی بەس احتیمالمان کردە سەر نەوت کەواتەی سام کۆڕۆنا بڕوا و هەبێ ئەمەندە عیبرەتی لەگەڵ خۆیان هێنا ئەوەنگە تەجروبەی باشی پێەیە ئەوەندە خاڵی لاوازی ئێمەی دەرخست بەس عەقڵی لە دواوە بێ لەم کۆمەلگای ئێمە ئەتوانێت دوای کۆڕۆناکە ئیسیفادێکی زۆر لەم خاڵە لاوازانەمان بکە کە ئەم کۆڕۆنایە بۆی دروستکردین. یەکتر بەڕێزانەوەی ئەم کۆڕۆنای عەلەقەل ئەگەر نەشی هێست بێ زۆر کەمی کردەوانێ ئەمانەی شیشە و جگەرە کێشان و نێرگەدە و مادەی مخەدیر و شوێنی قومار و نازام چی ئێستا کوڕکچەکانمان عەلەقەل زووتر لە ماڵەوەن لەگەڵمانن، عەلەقەل ئاگامان لێیانە چیەکەن، وەکو جاران نییە ئەڕۆی 12 شەو 1 و 2 شەوە هاتەوانێ خەریکی نێرگەلە کێشان بوو، خەریکی قومار بوو، خەریکی نازام چی بوو، خەریکی چی بوو، خەریکی چی بوو، عەلەقەل مناڵەکانمانی بۆ گەڕانینەوە. کەواتە ئێستا چۆن مرتاحی مناڵەکانمان لەبەر چاومانە ئەبێ دوای کۆڕۆناکە ژاگامان لەمە بێت، ئەبێ حساب بۆ خێزانەکانمان بکەین، حساب بۆ تاکەکانمان بکەین. یەکتر لە باشانە بەڕێزان لای ئێمەش هەرچەندە ئامارمان نییە بەس من دڵنیام ئێستا ئەگەر بچی بۆ لایەنی پەیوەندیدار پێدەڵە کەمی کردووە لە هەموو دنیا بەڕێزان ڕێژەی دزی کەم دزەکان کەم بوونەتەوە، هەموو کەس لە ماڵەوەیە کەرەنتینەیە نابێتە دەرەوە، دزەکەش نایرێتە دەرەوە، بێتیشە دەرەوە خەڵک لە ماڵەوەیە. کەواتە لە هەموو ئەوروپایە دەرکەوتووە، لە ئەمریکا، لە ئوسترالیا، لە وڵاتانی تر کە ڕێژەی دزی لەگەڵ تاوانە کوشتن و بڕین کە ئەوەی خەڵک ئەکوژرا لەسەر دزی و تاوان ئێستا زۆر کەم بۆتەوە. ڕێژەکەی تقریبا لە 170ە، یعنی ئەگەر جاران 100 دزیەکرا ئێستا 30 دزیەکرا 70 ناکرێت. ئێ باشە ئەمانەمی خێروبەرەکەتی کۆڕۆنانین بەڕێزان بۆ ئێمە هەر دیوەڕەشەکەی ببینین هەموو شتێ لە دنیا لانی باش و خراپی هەیە. هەتا ئێستا یەک سۆپەرمارکێتدا نەخرا بەعەکسەوە چی لە زۆر شوێن هەبوو هەمووی ئەوانەی ئەکسپایریش بوو خەڵکەکە لە ترسا هەمووی برد، دەیان معامل لەو بوارەیە، دەیان تاجر لەو بوارەیە، مەوادی تعقیم و ئەمەی دەمامک و چوزانم دەستکێش ومانە ملیاردێر لەسەر لێبێ. کەواتە بەو شێوە ڕەشەنیەکێمە بینیێمانە ئێستا وەکوتم زۆر کەم بۆتەوە، شێر و پڵنگە تڕندەکەی جاران نەماوە، ئەوەی هەمووی زانکان و خۆبەراکان پێمانن بۆ ئەوەی گەر تووشی ژێ ترسی نەبێ لە 109 چینەوە ماڵە و تووشیش بوو بێتین هیچ مەترسە بە دڵنیاییەوە. والحەمدوللاوە لە سلێمانی ڕاستەکەم تەرخەمیە کرا لە ئێمەیە لە خەڵکەکانە ئیتر متمانن نەمابوو بە حکومەت چوزانم عینادیمانە کرد لەگەڵ ڕێنماییەکانە، بەڵام ئێستا زۆر کەم بۆتەوە و ئەوانشی بەڕێزان ئەمرن بە حەقیقەت زۆر بەشیان نەخۆشی تریان هەبووە خۆیان مەناعیان دابەزیوە، ئیتر ئەمە بوو بە سەبەب خۆڵی حادسەی سیارە خەڵکە کوژێ بەڕێزان بڕواو هەبێم کۆڕۆنای ئێستا حسایم لای پیشانتان نێم فەرموو سەیری کرد بە حەیاتی ئەوەی نەکوشتووە، فەرموو ڕووداوی هاتوچۆی زۆر کەم کردەوە بەڕێزان لە 170 ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە، لای خۆشمان متاکدین. ئەزانی چەند کەس بە ڕووداوی هاتوچۆ ئەحساییەکی فەرموو ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانیە WHO
بەس ساڵی 2010 بە سەیری ڕقەمەکەن بەڕێزان ساڵی 2010 دو ساڵ پێش ئێستا 1,350,000 کەس کە تۆمار کراوە لە جیهانە بە ڕووداوی سیارە و فڕۆکە و قیتار و مردون 1,350,000 طبعا هەزاران حاڵەتی تر هەیە لە گوند و لە قەزا و ناحیەکان و لە وڵاتانی دواکەوتو نەنێراوە بۆ ڕێکخراوی WHO ڕێکخراوی WHO فەرعی نەبووە تاکۆی کاتەوە یعنی ئەکید گەشتۆتە 2 ملیۆن هەندێک بە حادسەی سیارە نایبن بۆ با بڵێن شوێنی بەرپرس لایەنی پەیوەندیدا تا تۆماریکەن تا پرێت ڕسمیانەوە دڵنیا بە ئەو 1,350,000 کە تۆمار کراوە ئەوەی کە تۆماری نەکاو 2 ملیۆن کەس لە یەک ساڵە بەڕێزان دەوەرە ئەوە حەو مانگم کۆرۆنایە هەیە تقریبان 8 مانگ 9 مانگیژە بێ بە سینەوە حسابێکێن 8 مانگە لەم 8 مانگەیە یعنی 3 ڕوبعی ساڵێکە ئەزانی چەنگی کوشتووە 500,000 500 ملیۆن لە هەموو جیهانە بەڵام ئەمە 4 ئەوەی کوشتووە 2 ملیۆن یعنی بەس حادسەی سیارە بێجگە لە دزی و بێجگە لە تاوان بێجگە لە پیسبوونی ژینگە چی ئێستا لە دوای ئامارمان هەیە کەواتە کامیان مەترسیدارە ئێستا ئەو 1,350,000 زۆر کەم بۆتەوە لەوانەگە 350,000ەکەی ماوێ 1 ملیۆنی کەم کولۆ بەس حادسەی سیارە و تیارە چونکە ئەم هەموو تیارە نەما بە عاسمانە ئەم هەموو حادسەی بەجارە تیارە بکەیت خوارەوە 200-300 کەسی تیابێ ئەم هەموو حادسەی سیارە نەما قیتار ئێستا هەمووی حرەکە و جوڵەی قیتاری شەمەندەفەر کەم بوانێ بەڕێزان ڕووداوی تیارە فڕۆکە ئەمە هەمووی کەم بوانێ اینجا ڕێژەی ئێسامە قیاسیان کردو بەڕێزان دووەمۆکسیدی کاربۆن لەگەڵ دووەمۆکسیدی نایترۆجین زۆر کەم بۆتەوە ئاسەیری ئەو معمەلانەکە بەڕێزان سەیری ئەم سیارانەکە خۆواشی لێهاتووی مەش لە ناو بازاڕ یاکاشوین بۆ سەیران 4 ڕی سیارە ئەڕۆی ئەزانی ئەو هەموو دوو کەڵەی کە دەرەچێ لاکدۆزی سیارەکەەوە ئێمە هەمووی هەڵیەمژین هەمووی ژەهرە ئەم هەموو نەخۆشیە بۆ زیایی کردووە ئێستامانە کەم بۆوانێت جادەکان ئێستا لە ئێمە خەریکە دەست پێکاتەوە بەداخەوە پند و عیبرەت وەرناگرین بۆیە بەشەر ئەوەیە مشکلەکەیە دەریاکان پاک بوونەوە ڕووبارەکان پاک بوونەوە بەڕێزان ئێستا سەیرەکەن تەنانەت ڕێژەی لە ناوچوونی بوونەوە لە ئاویەکان لە 167 کەمی کردووە یعنی تقریبا 3 بەشی لە ناو ناچێت ئەوەی کە جاران لە ناوە چوو جاران هەزارها پاپۆر ڕستینەوە ڕێی بە وڵاتانە و حرەکەیە تیجاری زۆر کەم بۆتەوە ێ باشە تۆ وەرە سەیری کە بەڕێزانم هەمووە ئەو ئاسمانە بینن بەڕێزان لێکی واڵە زەردەواڵێ ئەوە بە مانگی دەستر گیراوە ئەوە سەر جیهانە سەری من و تۆیە بەڕێزان ئەو هەموو تەیارەی پیاڕە ئێستا ئەو هەموو تەیارێ بزانە چی بەنزین چی جەو پیسەکە ئێستا ئەوە لە 100 تا 5 بە ئاسمانەوە نییە هەتا وای گاتۆ مەتارەکان ئێستا گەورەترین کێشەیان هەیە شوێنیان نیە لەسەر عەرز تەیارەکانی لێ ڕاگرن ئیدە باش ئەوە بەسەر سەرتەوە بێ بەڕێزان ئەوە لە ژێرمانە ئەوەیە لە تەنیشتمانە ئەوە چۆن ئەم هەموو نەخۆشی و دەردەی ئێستا پێیان نابێت چۆن ئەم هەموو تەنگە نەفەسیە ئێستا ئەوەی بەو ئاسمانەوە نەماون ئێستا بڕۆ سەیری کە هەرشی نەکاتەوە دەریاکانە و ڕەنگی ئاسمانە و بڵێ لە هندستان بەڕێزانە خەڵگاوە سواری قیتارە بێزامی لە کونی ژەرۆخوان شاردوێتەوە ژینگەی لەوێش پاک بۆتەوە بەڕێزان لە هندستانە ێ باش ئەمە ڕەحمەت نابێ بۆ کۆڕۆنا بنێرین ڕەحمەت نابێ بۆ ئەوە بنێرم کۆڕۆنای ناردووە ئێمەڵێ نەوانەی ئەمردن کە مردون ڕۆژیان تەواو بوو و ئەمەش سەبەبێ بووە بەس لەوانەی بە حادسەی سیارە بمردنایە لەوانەی بە شتێک ئیتر هەموو شتێک لە ژیانە زۆر ئەڵەی چۆن ئەڵەی تەڕ وشک بەیەکەوە سووتیان بەڕێزان گۆی زەوی ئێستا ئەگەر ئاوا پیس بوو سەیری ئۆگزۆزی سیارەکە وەڵڵاهی هەموو ڕۆژێ ئێمە ئەوانە هەڵەبژین ئەزانیەوە چیز ژەهرتایە ئەگەرەتەوێت تاقیکەیتەوە قەت تاقیشی نەکەیتەوانێ ئەها جاری وایە تا دەرگای گەراجەکە سیارەکەی نینە دەرەوە گەر گەراجەکە قەپات بێ خەریکە خنچین هەر ناگاتە دقیقەیەک خەریکە خنچین دەوەرە باشە تۆ وەرە ڕۆژانە لەم شارە ئەم هەموو بچێ جا باشە لای ئێمە سلێمانی هەولێر و دووەک گوندێکە لە چاو شوێنێکی و تاران و تۆکیۆ و نازانم پەکین و ئەمڵا ئەم شارانە 20 ملیۆن و 30 ملیۆن و 40 ملیۆنی تیا باشە بامان وەرگین بەڕێزانە هەسەیەکە ڕووداوی هاتوو چۆ نزمبوونەوەی پلەی گەرما ئایسا خۆ ئەبینین ڕازم دوو ڕۆژە دنیا گەرم بووە بەس تا ڕادەیەک سەی دەکەین خەریکە گۆی زەوی چۆنەڵی عافەتی خۆی وەکوڵێن باشی خۆی بۆ گەڕێتەوە کاکە یەکشتە لە باشەکانی و جاران هەمووی لە دەرەوە نانمانە خوارد ئێستا و ترسەوە لێکردوین زۆر کەس ناچێت لە دەرەوە نان بخوات پارێکی باشی بۆ گەڕاوەتەوە خۆ زۆر جا خواردنی سەر عەرەبانەوە مانە ژۆکو پێویست پاک نییە بەخوا زۆر جا تووشی نەخۆشیە بووین ئەمان هەمووی ئێستا ڕزگارمان بۆ لەوە بێدەنگی پێوە دیارە بەڕێزان ئێستا بە زۆر شوێن ئاڕۆی لای ئێمە بەداخەوانێ ئێستا لە زۆر شوێن ئەبینی جادەکان چۆڵن سیارە ئەوەندە بەسەر جادەوە نییە ئەو بێدەنگێکی زۆر ئەها سەیری ئەم ئەحساییەکەن بەڕێزان یەکێک خەبیری بیئەیە بەڕێزان ناوی مارشال بۆرکە
ئاماژە بۆ واکڵێت تەنها لە ماوەی 2 مانگ بەهۆی کەمبوونەوەی ئەم پیسبوونی ژینگەوە لە وڵاتی چین کە لە وڵاتی چین بڕوان ناکەم 150,000 قوربانی یابێت بڕوان ناکەم 100,000 لێ مردبێت بۆتە هۆی ڕزگاربوونی چی بەڕێزان بەس لە ماوەی 2 مانگە ئەنجاوەرە ساڵی حسابکە ئەنجاوەرە 10 ساڵ حسابکە لە ماوەی 2 مانگە 4,000 مناڵی خوارد 5 ساڵان کە جاران ئەمرد بە پیسبوونی ژینگە ئێستا چونکە خۆ ئەو وێنەی مانگی دەستکردەکەمان پیشانن پاک بۆتۆس ئەم مەعاملانەوە ساوە ئێستا 4,000 مناڵ لە 2 مانگە نامرێت کە جاران لەو 2 مانگیا بە پیسبوونی ژینگە لە سڵی نەمرد ئێ باشە 2 مانگ زەربی شەشیکە یعنی 24,000 مناڵ ڕزگاری بوو باشە 73,000 گەنج لەگەڵ 7,000 بە ساڵات چووە ئەمردن بەهۆی پیسبوونی ژینگە ئێستا ئەوانەی چی نامرێنەوە حساوی ئامادە بەڕێزان بیست ئەوەندە کەمی کردووە بەڕێزان ژمارەی بوومەلەرزە کەمی کردووە ئێستا ئەبینی ئەوانە جاران بوومەلەرزە زۆرە بوو لە زۆر وڵات هەزاران یەکوش ئێستا بەهۆی ئەوەی حرەکە و جوڵەی پاپۆڕ و دەریایی و ئاسمانی و عەرزی وەستاوە زەمینەژی سراحەتی کردووە بەڕێزان تەقینەوە کەم بۆتەوە شەڕ و کارەسات تا ڕادێ کەم بۆتەوە یعنی بزانم مرۆڤ بەدەستی خۆمان چیمان لێ کردووە بەڕێزان تخوا ئەگەر ئاوا مرۆڤ بەردەوام بێ نە کۆرۆنا حەق نییە تاعونی لەوە خراپتری بۆ بێ ئاخر چۆنە بێ ژینگە وڵات ئەو هەوای هەڵیەمژین ئاوە پیسمان کردووە پێویستمان بە ئەزانی لە هەندێک وڵات هۆڵندێ نازم وڵاتێکە بینم نێ خوێنمەوە لەسەر چاوەیەەکە ئەڵێ ژینگە وگە پیسوە لە سینیش هەندێ منطقە واللهی با شتەکان باسکەین هەندێ منطقە نییە ژینگەکەیان پاک کردوێت و پارە و لێوەرگم چیتەوێ ناویان ناوە زۆنی سەوز ینی هەواکەی پاکە ئێمە هۆمە لە هەموویە بەڕێزانسا پەیوەندەکان وەرەگرین هەتا ئێستا 500,000 کەس مردووە دەوەرە بە حسابی حادسەی سیارە حسابی پیسبوونی ژینگە حسابی دزی تاوان بڕواوە بێت دەوەنگە بیزەوەنگەیە کەواتە کۆرۆناکە خێر و بەرەکەت بوویان نا هەرچەنگە ئەوەی کەسانی ئازیزی کۆچی دوایی کەوتبێ خێر و بەرەکەت نییە بەڵام لەوانەیە گەر بەوە نەبووە عایلەکەی بە حادسێکی سیارە 5-6 نەمایە بەهەرحاڵ بە ئەو خاتوونە زۆرگرین دەمێکە لە سەقەتە فەرموو چێ لەسەر خەت بوو عزیمە خان لە قەڵازێ فەرموو عزیمە خان ئەم کاتت باش بیستێرگیان فەرموو عزیمە خان ئەم کاتت باش عزیمە خان ئەلۆ ئەگەر ئەو نەماوە کاگڕند لە کەرکووک باوەرگین ئەم کاتت باش عزیمە خان بۆ قسە ناکەی خوشکە بە ڕێزەکەم فەرموو نییە دکتۆر عزیمە خان ئێوە پێمان بڵێن پرسیارەکەی چی عزیمە خان با من جوابی بەمەوە ئەیکوا چێ سەوتەیەنێ هیچ لێرە کوژاوەتەوە ئەبۆمان چاکە بە قوربان بەڵێ بەڕێزان ئێمە تا دەنگەکەمان بۆ چاکەن دەنگاتە لای من کەواتە بەڕێزان ئەوەی کە ئێستا باسمان کرد دیوە باشەکەی دیوە سپیەکەی دیوە گەشتبینیەکەی بەڵاکانە هەر بەڵایەگێ بەڕێزان خێر و شەڕ لەگەڵ خۆی هێنێ بەڵام گرنگەوە ئێمە خۆمان لە شەڕەکەی لابین خێرەکەی سادەی لێ بکەین بەڵێ عزیمە خان با قسە بکە عزیمە خان ئەم کاتۆ باش خوشکە بە ڕێزەکەم سەد چاوم فەرموو پرسیارێکم هەبوو فەرموو مناڵەکەم هەیە تەمەنی 2 ساڵە بەڵێ دکتۆریان لە هەموو شتێک دەترسێت لە چیە ترسێ لە تاریکی لە دەنگی بەرز نا لە بوون لە پاسکیل لە مێش لە هەم دەبا و مریشک و ئەشتانە باشە لە پاسکیل نەکەوتۆتە خوارەوە بە پاسکیل خۆیان پیانە کێشاوە ناوەڵا بەس خزمێک ماسواری پاسکیلی کردووە لەو کاتەیە زۆر ترسە مناڵێکی آخر خاتونجان 2 ساڵان داماوە تازە پێی گرتووە و ناتوانێت لەسەر پێی خۆی بڕایەسا لەسەر 2 تای پاسکیل بڕە ئێمە ئەم ترسا ترس لە پاسکیل یا مریشک دیارە مریشک کەڵەشێر یا پەلاماری یا دەنوچێکی لیاوە یا جۆی لێ بۆ شتێکیان بۆ باسکردوی ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەێوە ئاگاتان لێی نەبۆ خاتونجان خەمن نەبێت چونکە ئەم ترسانە ڕوبەڕووی کە مناڵە بێتەوە ئەگەر لێی دوور خەیتەوانێ وردە وردە لە بیرێکێتەوە خۆشی گەورە بۆ هەر زۆر سەیرە لە هەموو شتێک دەترسێت تەمەنەکەی بچووکە خاتونجان لەوانەی هاوارتان کردێ بەسەر یا دەنگە دەنگ بێ گریان هەبێ شەڕ و ئاژاوە هەبێ مناڵی تربی ترسێنێت چوزانم ئەمانەیە بەڵام ترسە نەبێ و شتانە نامێنە خاتونجان بەس مێڵە جارێت تا گەورە بێ بوو بە 3 ساڵ پاسکیلێکی سێتایی بۆ بکڕبا لە حوشەکە نەک لەگەڵ مناڵێکی گەورەیە باشە با کاک ڕەنجی لە کەرکوو گوێ ترسن نەبێ هیچ کێشەی نییە با کاکە ڕەنجی وەرگین لە کەرکوو کاک ڕەنجیان فەرموو کاک ڕەند توتی کرد بڕە قەتع بووی کاک ڕەند کەسی ترمان لەگەڵە بە ڕێزان کاک ڕەند
بەڵێ بەڵێ کاک محەممەد جان فەرموو قسە بکە کاک محەممەد کاک محەممەد بەڵێ بەڵێ بە قوربان فەرموو لەسەر خۆ فەرموو کاک محەممەد جان ئەمە ویستمان لەگەڵ کاک دکتۆرە دوو قسە بکەین ئەی فەرموو سێشکەوە لە خزمەتتان فەرموو دکتۆر گیان وەڵی پرسیارێ بە دەربارەیم کۆرۆنا بەڵێ بەڵێ فەرموو قوربان کاک دکتۆر کۆرۆنا مەخسەی سیارەکەی یا کۆرۆنا ئەم نەخۆشیە مەبەستم ئەم نەخۆشینەیە ئەم نەخۆشینە نەخۆشی بەڵێ مەبەستم ئەوەیە کاک دکتۆر وا خەڵکیان ترساندووە من بۆ چووری خۆمەڵێم معاناتی ئێمە لەگەڵ ئەوروپا فەرقی هەیە جسمی خۆمان لە چەوری لە سوێری لە کۆمەڵە چ ئێمە شتێکی بە ئەوەی خی گەورە حەڵاڵینەکە ئێمە نایخۆین دوای ئەو ئەمانەیەکی ئەمرێەوە ئەزانم قسەکەی خۆت وتت زۆری نەخۆشە و کۆمەڵە شتە بەس ئێمە خۆمان پاکوتەبیز ڕاگرین ئیشەڵا بۆ جۆرە نابێت دکتۆرگیان دڵنیا بە کاک محەممەد جان ینی هەندێک جار ڕاگەیاندنەکان هەندێک ڕاگەیاندن و هەندێک لایەت زۆر گەورەیان کرد خەڵکیان تۆقان بەو شێوەیە نییە وەڵاهی بەس خۆ بپارێزە بەخوا بە ڕێژەیەکی کەمی جەسا من دڵنیا دەکەمەوە لە ١٩٠ ئەم کوردستانە ئەو ڤایرۆسە لە لەشیا هەیە بەڵام خوای گەورەی یەک جێژ یەک سوپای لە ناوەکو جیازی مەناعە بۆ دروست کردوین خەمن نەبێ بەڵام مشیرەکە وەیە ئەوانەی بە ساڵات چوون خۆیان نەخۆشیان هەیە ئەوە شەکرەی هەیە ئەوە زەختی هەیە ئەوە جگەرە کێشە تەنگە نەفەسی هەیە کە ئەم نەخۆشیەژیە زەختەکەی زیاتر لێ ئەکا بۆیە هەندێکیان بەرگەی ناگرن ئەگەر ساغ بواە و ئەگەر ئەم نەخۆشیانەی نەبواە و ڕێنمایەکانی جێبەجێ کردا بەخوا کەسی ناکوت بەڵامی تر ئەمە ژیانە و هەمومان هەرە مرین و ئیتری وا هەیە بە نەخۆشی ئەڕوا هیوای بە کۆرۆنا ئەڕوا هیوایە بە شەکرە ئەڕوا هیوای بە زەخت ئەڕوا هیوای ئەخنچێت و ئیتر ئەمە ژیانەکە بەم شێوەیە هەمومان مردنی قەرزارین لەبەرەوە بەو تۆقینەی ناوێ خۆمان بپارێزین ئەوەی کە پێمان ئەڵەن جێبەجێکن ئەوی تری بەرە دەستخوا بەخوا کە ڕۆژمان تەواو بوو لە ناو شوشە شابین ئەڕۆین بەخوا ڕۆیشمان تەواو نەبوو هیچمان لێ نایەت بەڵامی پارێن نییە بڵین بیرە دەستخواوتەوە ناوەڵاوە ئاگرە خوانەی تۆ چەر ناو ئاگرەوە ئەڵێ خۆ بپارێزە منی ژارمەتی دەیەم ئیتر خەمن نەبێ ئۆنگە مەترسەوا وردەوە دەبەرە و کۆتایی ڕوا دڵنیا بە دووسێ مانگی تر لە قەلەقی پێیەکەوێت دەریێت خەمن نەبێ سەد چاوم کاکە خەمەجان با گەشتبینیش لە کەرکوو گوەرگین گەشتبین خان فەرموو قات و گەشتبین بەڵێ ئەوە دکتۆر گیان کوڕێکم هەیە 2 ساڵە هیچ قسەیە ناکە 2 ساڵە هیچ قسە ناکات لە نۆمانگیە دادێزانی دەردێزانی کاکەیەزانی بەس لە ساڵ و 2 مانگەوە هیچ قسەیە ناکاستا باشەم حرەکۆم شتانەی نییە بارەوەڵە دایم هاوارەکە عەسەبیە زۆر گاز یارمەتیم بە یارمەتی برای خۆ بە مامی خۆ بە ئەم حرەکەی هەیە ئاواکە و دەست بە عەرزایە و یا سوڕێتەوە بە دەوری خۆیان بەڵێ لەسەر نوکی پێڕات ئارەوەڵە بۆ نیشتەکە ئەفو دە یارمەتیمە پرسیار لێکم بۆ نیشتەکە پێشەوەی بیخوا بەڵێ شت بۆ نەکا پێشەوەی بیخوا نەوەڵە باشە کە بانگ یەکەی هەموو جارە جواب بدەیاتەوە لە 4-5 جارە ئەگەر جارێ تااقەتێ بوو جواب بباتەوە ئارەوەڵە جاروە هەر جواب ناداتە سەیری چاوی شن ناکات نەوەڵە ئەزیقێنێ و هاوارەکات بەڵێ واللهی گەشتبین خان ئەوە هەندێک نیشانەی ئۆتیزمە لەوە چی خوا نەخواسە چکە لە 3 ساڵیا دەرەکەوێ ئەوڵایە بێ کەسێکی پسپۆر ببینێ خاتون جا حەزگەی دوای بەرنامەکە پەیوەندیم پێوە بکە زیاتر قسەچکە کەممان کاتما و خەڵکی زۆر لەسەر ڕقەمە بەوان بڵێنەوە بە کۆنتترۆل پێداڵێ بە کۆنتترۆل پێداڵێ چاوە چاو بەڵێ چی ترمان لەگەڵە بابێ خاڵخان لە سەیسایە وەرگین بێ خاڵخان فەرمۆ بێگەردخان بێگەردخان سڵاوی خۆش لە تۆ بێگەردخان فەرمۆ گیان مناڵێکم هەیە پێشتر هینی بووە ڕۆژ نەگەڕاوە هیچ بڕای بە تێری و برسی و ئەمانە نەبوو ئێستا شکر ئەوانەی زۆر زۆر باش بووە بەڵێ بەڵام ئێستا قسە لەبەر خۆی زۆر ئەکاتەوە چەند ساڵە وەڵا تقریبا لەناو 9 ساڵایە بەڵێ 9 ینی خستوتەتە مەکتەب خستمانە مەکتەب هیچ شتێکی نەئەزانی هەم دووبارە لە یەکە یەڵامانەوە وەڵا گەشتبین خان تێگەشتی بە ئینی هێزاکیری بەخۆتە بە تێگەشتی نییە بێگەردخان ئەمە گەشەی دواکەوتۆ خاتونجان
کە گەشەی دوا کەوتبوو ئۆتۆماتیکیان عالەمی خەیاڵەکە وەکو من و تۆ احتیمام بە لایەنی کۆمەڵایەتی نایە شت درەنگ فێرە بێ زوو شتی بیرە چێتەوە تەرکیزی کەمە بێ حەز بە ناو تێکەڵی کۆمەڵۆکو ئێمە ناکە چونکە لە ناو خەیاڵ لە ناو واقعە ئەوەی ئێوێ لەبەرەوەی گەشەی دواکەوتووە تواناکانی وەکو پێویست نییە ئەوەی وەکو مناڵی تر ئێوێ ناتوانێت تێریکا بۆیە لە خەیاڵە عالەمێکی تایبەت بۆ خۆی دروستەکە و لەبەر خۆی قساکە شتەکە ئەوە وابێ ببینرێ یەکەم دووەمی ژەوە پێویستی بە پەروەردەی تایبەتە بێ بەخوا خاتون جان دکتۆر جان مانگی 6 تەلەفۆنم کردووە سەرکارەکە دوتی ئەمەلیاتە مانگی حەوتێتەوە ئەتوانم ببینم بەسەد چاو دوای پەیوەندی پێوە بکەم موعیدە بۆ دایم لە خزمەتتان بەسەد چاو دەست خۆش ئەتوانم ڕقامەکە لە پێوە گرمەوە هەر دوای بەرنامەکە من خۆم قسە و لەگەڵەکەم بەسەد چاو دەست خۆش چاو خوشی بە ڕێژی کاتمان ماوە پەیوەندی باشە باو بە ڕێزە زۆر گرین بۆ ماوەرگرن ئەو تۆزە کاتەمان ماوە بۆی تەرخانەکەین بەڵێ کاک عەدنانجان فەرموو چۆنی دکتۆر جارم چاکی کاکە عەدنان نەخواڵی ڕێی کراوەتەوە ماشەڵڵا شەومی کەرکووکە فەرموو وەڵڵا ڕێ نییە دکتۆر جار یەشەم و جومعەشەمان ڕێ نییە تری یەکشەم دەست پێکە ڕێ ئاسمانی نەگیراوە نییە قسەمان لەگەڵەکەی کەرکووک چۆنە کاک عەدنان وەڵڵاهی کەرکووک گەرمە دکتۆر جان ئەی وەزئی کۆرۆنا چۆنە لێ ترسن وەکو ئێمە وەڵڵاهی بەرامی خۆم شەخصی خۆم هەر بەی احتیاجی هاتووتۆی سلێمانی چەند سەماڵەکەم لەوەتی مەعتەزەولە نازانم شوم بەس دەمام کوشت دەمامکەکە بکە و دەستکێشی لە دەستکە و ئەوی تری لەسەر خوا بەو خوای دکتۆر جان ڕێزم بۆ قسەکەت ێنە دەمامەکەم هەیە دەستکێش وە باش نییە کاک عەدنان باش نییە برا گەورەکەم قوربان جان کە تۆ پژمی یەکێ سوتە ئەوە من نەخۆشم و لە تەکسیەکە لەگەڵ تۆ سەرکەوتم کە پژمیتم خۆ تەکسیەکە تۆ و نەفەرەکە مەترێکیش نابن بە قوربان تا 2 مەترەما فڕێ باڵەگرێ ئێ بۆتە گوێزرێتەوانێ ئێمە کەی ڕاستە بە قوربان ئەو دەمامکە چی تایە پاکە تێگەکڕی بای سەریشی وان نییە ئەتوانی بەشی دووسە مانگە دەکەن یەکەیە شۆری پاکی ژەکرێتەوە ئەمن لەگەڵ ئەوانیم کاک عەدنان دەی بەرحاڵ تۆ ڕێنمایەکە ئینشەڵا جێبەجێکە بەر فەرموو پرسیارەکە و چییە بە قوربانی تۆ بم دکتۆر جان ڕێزمەیە یەکدوو پرسیارێک نێ دکتۆر ئەگەر ڕوخسەتی بمەزارم دەی فەرموو بەس کاتمان کەم ماوە تۆزی خێراکە بەس دکتۆر جان بە قوربانی ئەو چاوەدەم ئیسای من قسێ باس کەم ئەڵێ وەختی خۆی ڕۆست و کاتی ئێمە ڕۆژ و گەنجی مناڵی ئێمە ڕۆشت و باشەوە ناکەم بەس دکتۆر بە قوربان ئەو چاوەدەم یەک شتێک بۆ خۆمان بۆ کوردی بڵێن بۆ دایک و باوکی کورد وەڵڵاهی دکتۆر مناڵی ئیستا زۆر نازان تەربیەت ڕێزم بۆ بەعزێت دایک و باوکەیە هێشتا نەچووتە مەکتەب والله بەگوێ خۆم جەبلۆ بە باوکەم ژەنی بەدا باوکەدا بەدایکەدا احترام و گەورە دیارە سەیری تیکتۆکەکە ولێسا شتێ پێیا بۆ تیکتۆکە نازانم چێ قەشمەری خانەیە ئەڵی شێتخانەی مرکزیە ئەمانە مشکلەکە کارە ساتە وڵا کۆرۆنامان لە کۆڵە بێتەوە بە زمانەمان لە کۆڵ نابێتەوە بڕواو ببێ ڕاستەکەی لەگەڵ تام کورە مناڵ بڕواکەی دکتۆر من دوو مناوم هەبوو باوکم خۆی لە قسمەوە بوو نەبینی والله بس دوام كنت قررنا خالص قررنا كوزارة بوي نبي نكدوم لا أصابوا لدربا كاق عدنان نازم أجر متابعي برنامجاني منك كدبي منه ترسم دمك وتوە بە دایک و باوگاگاتان لە مناڵەکانتان بێ بەڕاستی زەمانێکی زۆر خراپ تێککەوتونەوەی داهاتوومان ئەگەر بەم شێوە پەروەردە بن و ئێمە گەورەکانی هەمالیان کەین و بەرەڵای بەردەم ئەم تۆڕە کۆمەڵایەتی و تیکتۆک و میکتۆکیان بکەین بڕوا و هەبێ هەموو کوردستان و ئەم نەتەوەیەکەوێتە خەتەرەوە اینجا نازام تا چەند ئەتوانین کۆنتترۆلی بکەین ئەوە مەترسێکی زۆر گەورەیە ئەبێ وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی ڕۆشنبیریش لەسەرەوە بکەن لەگەڵ خێزانەکانمان من ئیشم لەسەر کردووە و ئیشیشی لەسەرەکەین زۆر سپاس کاک عەدنان جان کاتمان نەماوە داوای لێبوردنەکەم بینانەی بەڕێزماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لای بخواتان لەگەڵ